گریان و ناڵەی مناڵێکە لە ماڵە زیاتر لە مانگێکە نازەی تەمەنۆ مانگ ئەمە حاڵیەتی کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی لە سنووری برادۆست لە خەوتن و پشووەرگرتنی ڕۆژانە نازەی بێبەش کردووە. ئەو وەزیمێرە بەبێ کارەبایە دەبێت ئەو سەری بەمەوسەری ئەو لاستێ وەڵاهی وەزن زۆری خراپە دەست ئەو کارەبایی لە منتیقەی بەهام ئەگە کارەبا کوژێتە شەوێ ئەو منداڕە زۆرە گریێ ئاسەی شەوێ دویش ناگاتە سێش دوی شەوەیە کوژینەوە دەی بهینمە دەر لە دەرش مێش و پێشکەوت شتیوە هەیە هیچ حیوانەوەی نیە ئیسراحەتی نیە بەهام کارەبا زۆر خراپە شەوێ 5 ساعتان هەیە زاروێ ئاو نیە بخۆینەوە ئاوی ساردن نیە بخۆینەوە منداری ساوان هەیە هیچ کرد نابی شەوێ هیچ دەبێ شەوێ تا بەیانی بەس بیجێر لەو پێش دەرکانە. تەواوی دانیشتوانی سنووری برادۆست لە گوندەکان تەنها کارەبای نیشتیمانیان بە پچڕی پێدەدرێت لە سەعات 2 شەوەوە تاوەکو 12 نیوەڕۆ کارەباکان دەبڕدرێت ئەمەش گرفتی بۆ زیاتر لە 15,000 هاوڵاتی ئەم ناوچەیە دروست کردووە. لە سەر خەتین لەگەڵ هەم بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سۆران هەن بەڕێوەبەرایەتی گشتی وێزەکانی هەولێر بۆ ئەوەی لەو کاتانێکەوە کارەبا ئەدرێتەوە هاوڵاتیان کاتێکەوە بێ کە زیاتر سوودمەند ملێ لەبەرەوەی گوندنشینانی ئێمە مۆلیدەیان نییە تەنها پشت بە کارەبای نیشتیمانیە بەستن بەڵێنی ئەوەیان دیاوە لە ماوەی داهاتوو لە ماوەیەکی زۆر نزیک لەگەڵ دەستکارێکردنی کارەبا و گەڕانەوەی ڤۆڵتەکان و ئیتر کارەبا و نیشتیمانی وەکو پێشتر لێ بێتەوە هاوڵاتیان سوودمەند بە تایبەتی لە کاتی شەوان کارەبایەکی تەواویان پێ بکات. سنووری برادۆست زیاتر لە 3,000 هاوبەشی کارەبای نیشتیمانی هەیە. بە دیاریکراوی دابەش بوونە بەسەر 147 گوندی ئەم ناوچەیە. جگە لە سەنتەری قەزای سیدەکانیش تەواوی گوندەکان لە کارەبای ئەهلی بێبەشکراون. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.